بەڵێ سڵاوتان لێبێت ئەمڕۆ بۆ جارێکی تر لە شاری سلێمانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە پاش کۆبوونەوەیەکی چەند کاتژمێری لە بەیاننامەیەکی پێنجخاڵیدا وردەکاری زیاتریان لەسەر کۆبوونەوەکە خستۆتە ڕوو. بەڵام من ئێستا بۆ قسە و باسی زیاتر لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆ یەکێتی و پارتی وایە بزانم لە کۆبوونەوەکەدا باسی چی کراوە و لەسەر چی کۆکبوون و لەسەر چیش ناکۆکبوون. بەڕێز عەلی حوسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی سلێمانی و پارێزگای هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستانم لەگەڵ دەبێت و زانیاری زیاتری لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی پارتی و یەکێتی لێوەردەگرم. کاک عەلی ئەم کاتت باش، سپاس بۆم دەرفەتە. لە پێشەکەکە باسی شتێکم کردوتم بزانم لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا پارتی و یەکێتی لەسەر چی کۆکبوون و لەسەر چی ناکۆکبوون. ئەمەوێت جەنابەت وەکو ئەندامێکی شاندەکەی ئەمڕۆی پارتی دیموکراتی کوردستان کە لەگەڵ یەکێتی کۆبوونەوە لەسەر چی ڕێککەوتن و لەسەر چی ڕێک نەکەوتن، لە چ بوارێکدا لە یەکەوە نزیکن و لە چ بوارێکیشدا لە یەکەوە دوورن. زۆر سپاس. طبعا ئێمە حەزب و لایەنە سیاسیەکان بەگشتی لە کوردستان بەرپرسیارەتیمان لەسەرشانە، چ ئەوانەی لە حکوومەتن چ ئەوانەی لە دەرەوەی حکوومەتی، بە تایبەتی ئێمە و یەکێتی بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تر کە لەگەڵ ئێمە لە حکوومەتدان بەرپرسیارەتی ئێمە زیاترە، هەم لە ئاستی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەمیش لەسەر ئاستی عێراق بەگشتی. کۆمەڵێک گرفتمان هەیە بەڕاستی، هەم پەیوەست بوو بە هەڵبژاردن، هەم پەیوەست بوو بە ڕوویامان سەبارەت بە کۆمەڵێک گرفتی کە پەیوەست لەسەر ئاستی عێراق. ئەمەش بەش کارێکی ئاسایی دەزانین بەڕاستی لە هەندێک بابەت، چونکە ئێمە حزبی جیان ڕوویای جیامان هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا لەمە بە ئاسایی نازانین کە خاڵی هاوبەشمان هەیە، بەرژەوەندی هاوبەش، کە ئەو بەرژەوەندە هاوبەشە پەیوەست نیە تەنها بە بەرژەوەندی لایەنە سیاسەکان، پەیوەستە بە بەرژەوەندی هەرێمی کوردستان و بەرپرسیارەتیمان لە ئاستی هەرێمی کوردستان و مەسئولیەتمان بەرامبەر مەرکەزیش بەرامبەر حکوومەتی ئیتیحادی. لەوە ئەوەی کە گرنگ بوو ئێمە باسمان کرد بابەتی هەڵبژاردن بوو. بابەتی هەڵبژاردن هەم بۆ پرۆسەی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان پێداگر بووە لە کاتی خۆی هەڵبژاردن بکرێ و ئەو گرفتانەی کە هاتنە پێشیش ئەوەی کە پەیوەست بوو بە یاسا تعدیلی یاسایەکە کاتی خۆ ئێمە تەنها لەسەر کات گرفتمان هەبوو، ئەگەنا کێشەمان نەبوو. دوای ئەوەی بابەتەکانی تر هاتنە پێش، ڕەنگە کۆمەڵک گرفتی تری تێبینی لە شێوەی پێکەوە هاوپەیمانەتیمان یان کارکردنمان پێکەوە بوو بێتە هۆکاری ئەوەی کە کاریگەری لەسەر بابەتی هەڵبژاردنەکانیش هەبووی بیتن. مەسەلەکە ئایندەی حکومڕانیە لە کوردستان، ڕەنگە هەر لایەنێکی سیاسی بە تایبەتی ئەوانەی کە پێکەوە لە حکوومەتین ڕوئیای تایبەتی خۆیان هەبیتن. لەو کۆبوونەوەی قەت ئێمە هەستمان بەوە کرد کە پێمان وایە کە لەو کۆبوونەوەیدا تێگەیشتنی باش هەبوو لەوەی کە پێکەوە هەوڵ بدەین بڕیارێک بدەین یان پێکەوە هەوڵ بدەین ئەو کاتەی کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان دیاری دەکاتن بەپێی ئەو نووسراوەی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وڵامی داوەتەوە لەسەر ئەو کاتە ڕێککەوین. هەندێک تێبینی هەبوون لە سەر بابەتی تعدیلی قانونەکە یاسایەکە، بەڵام ئەمە هەندێک بابەتی یاساییە، هەندێک بابەتی دەستوریە، ڕەنگە بە ئارەزووی لایەکمان یان بە داخوازی و حەزی لایەکمان ڕەنگە نێتەدی. لەمەش حقیقت لەمەش تەفاهم و تێگەیشتنێک هەبوو کە بتوانین پێکەوە ئەو هەنگاوەتێ ئەو دۆخەتێ پەڕێنین. باشەکەواتە هەردوو لاتان هاوڕابوون لەسەرەوەی وادەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان دیاری کردەوە بۆ بەڕێوەچینی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە مانگی شوباتی ساڵی داهاتووە، یاخود ئەمە بەجێ هێڕا بۆ کۆبوونەوەکانی داهاتوو. نا ئێمە هاوڕابووین لەوەی کە ئەو گفتوگۆیانەیان ئەو شاندەی سەرۆکایەتی هەرێم بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان بۆ دیاریکردنی ڕۆژێک هەموو لایەنە سیاسیەکان لەو بابەتە بە تایبەتی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان هاوڕابووین لەوە کە لە کاتێکی دیاریکرا و دیاری بکەین بۆ ئەوەی یعنی ئەو کاتێک کە سەرۆکایەتی هەرێمیان بڵین سەرۆکی هەرێم دیاری دەکاتن بە هەمانجی لەگەڵ لایەنەکان ئێمە هەموو لایەک پشتگیری ئەو کاتە بکەین. بابەتی یەک لیستی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئێستا بابەتێکی گەرمە. لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا باسی ئەو بابەتە کرا چونکە لە بەیاننامەی فەرمی کۆبوونەوەکەدا بە هیچ جۆرە باسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق نەکراوە. هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقیش باس کرا، چونکە ئێستاش لە عێراقدا بۆچوونێک هەیە کە ڕەنگە کاریگەری هەندێک لایەنی کاریگەر لە پرۆسەی سیاسی لە عێراق بابەتی هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بینتە پێش، ئەو بابەتانە باس کران، بەڵام
ڕأیەکی تریش هەیە کە بەشێک لە لایەنە عێراقیەکان پێداگرن لەوەی کە فعلا ئەو کاتێک کە دیاری کراوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کاتی خۆیدا بکرێتن. باسی ئەوەشمان کرد کە ئەو بابەتەش گفتوگۆ دەکەین لەو یەک دوو ڕۆژەی داهاتوو، چونکە مەجال دەرفەتی چەند ڕۆژی ترماوە. ئەوەش خاڵی هاوبەش هەبوو لە گفتوگۆکانمان بۆی بتوانین ئێمە چ لە بەرژەوەندی کوردە لەو ناوچانە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیان کوردستانیانە لەو ناوچانە بەوە ئاراستەیەدا بچین. پارتی و یەکێتی بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەن. ئەمەی پارێزگاکان من پێم وایە یاسایەکەی هەڵبژاردن مەرجنی یەک لیستی بیتن. ئەگەر یەک لیستی لە هەندێک شوێن لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەو ناوچانەی پێم وایە لە هەندێک شوێن ڕەنگە بە یەک لیست بینە خوارێ، بەڵام لە هەندێک شوێن ڕەنگە مەرجنیە بە یەک لیست بیتن، ڕەنگە بە دوو لیستیش بیتن، بەڵام بە هەماهەنگ بیت، چونکە ئەو یاسایی هەڵبژاردننی ئەو جارە بەتەکید یاسایەکە لە ڕووی فەنیەوە ئەبێ بەوردی سیر بکەین. بەتەکید پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی ئەوڕۆ یەکێتی نیشتیمانی گفتوگۆمان لەسەر ئەوە بوو چ لە بەرژەوەندی ئەو ناوچانەیە ئەو ناوچانیان تایبەتمەندی ئەو ناوچانەی کە ناوچەی بڵێن کە زۆرینەی کوردی لێ یان بڵێن ناوچەی کە مادەی ١40 ئەو ناوچانە چ لە بەرژەوەندی ناوچەکەیە و لە بەرژەوەندی هەموو لایەنەکان و خەڵکی کوردستانە ئێمە بەو ئاراستەیە بڕۆین. بە کورتی وەڵامیان پرسیارم بیتەوە سپاس دەکەم. دید و تێڕوانینەکانی هەردوو لاتان بۆ کارکردنی پێکەوەیتان لە حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ بەغداش چۆن باسکرا ئەمڕۆ؟ ئەوڕۆ دید و تێڕوانینەکانمان هەم لەسەر ئاستی ناوەخۆ پێویستیمان بە گفتوگۆی زیاتر هەیە بۆی بتوانین هاوپەیمانێتێکی تری پتە و دروست بکەین. ئەو هاوپەیمانێتە ڕنگدانەوەی هەبی بۆ کارکردنمان هەم پێش هەڵبژاردنەکانی کوردستان و هەم دوای هەڵبژاردنەکانی کوردستان بۆ شێوەی حکومڕانی و لە بابەتی بەغداش کۆمەڵە گفتوگۆی گرنگ کران کە پەیوەستە بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و داکۆچیکردن لە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و لە حکوومەتی هەرێمی کوردستان لەوە لە بەشی هەر زۆری هاوڕابووین. دوا پرسیارم کەی کۆبوونەوەی داهاتووەکەن؟ بڕیارماندا کە لە نزیکترین کات ئێمە ئەو گفتوگۆی کە ئەو ڕۆکران لە کۆمەڵک بابەت پێویستی بە گفتوگۆی هەردوو لایە بەشێکی پارتی دیموکراتی کوردستان ئەبێت دیراسە بکە لەسەر ئەو گفتوگویانە و بەشێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەو گفتوگویانە لەو چەند ڕۆژانە گەڵاڵە ئەەکەین و دیراسە ئەەکەین، کۆبنەوەیکی نزیک دەکەینەوە. زۆر سپاس ئازێتمان دای. بەڵێ من دەگەڕێمە بۆ لای ئێوە کۆی زانیاریەکانی بەڕێز عەلی حوسێن ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بوو لەسەر کۆبوونەوەکەی ئەمڕۆی هەردوو شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە لە پارێزگای سلێمانی بەڕێوە چوو.